مامۆستا باسی مەشروب مەکە و مامۆستا باسی جگەرە مەکە و باسی دەرمان خۆر مەکە و باسی ئەحزابی سیاسی مەکە و ئەی با چیت بۆ بکەم وەرە پێم بڵێ با چیت بۆ بکەم کاکە ئەعندەکم کتاب فیه تدروسون لە خەیری ئەم قورئانە شتێتر هەیە کە خەڵکەی شتێنێ و گۆشتی بەرازی پێوەنە ئەجەلەکم الله ئێکاخ قەینا یعنی ئێمە وامان لێ هاتووە لە ئەحزابی سیاسی ترسین لە نوێژخۆنەکانیشمان مامۆستا باسی ڕیبا مەکە ئێ باشە بەسەر چاو مامۆستا باسی جگەرە مەکە ئای بەبان دیەم مامۆستا کورە بەخوا حەقە بگیرم نەک ئارەق بکەم بەخوا ئەم وتارەم حازگرە قەسەمەن بیلا بەتەی ناگریاوە بەڵام کە دێمە سەر مینبەر گریانم ئەوەستێ بۆ حاڵ خۆم خۆشەویستان ئەو ئارەقی گریان و شەرمەزاریمە بەرامبەر ئێوە ئەوەستم مامۆستا باسی دەرمان فرۆش مەکە باسی ئۆف لایسنس مەکە لەبەرەوەی هاوکاریتانەکە تو خوا مزگەوتێ بە حرام پێکەوە بدرێ مسلمانێ پەروەرداکە کە هیچ قیمەتی نەبێت دوو لە ڕووی جەنابتە خۆشەویستان 5 پاوەنی حەڵاڵ هی پیرێژنێکی کورد بە 50,000 پاوەنی حرام خۆرێک ناگۆڕبەوە ئالۆ ماوە لە ماڵێک دانیشتو بوون بۆ جەنابی مامۆستایشم باس کرد برایەک ڕەنگە ئەمە ببیستێتەوە حەجەکەم گوێی لێ بێت وتم ئیشاڵڵا بە تەمام پرۆژەیە جوان دروستکەم بەس ئیشاڵڵا نایکەم لەبەرەوەی بە کەڵک نایە کورد نەگەیشتۆتە ئاستی پاکستانی و کۆمەڵی خەڵک شتی زەخمی بۆ بکەیت هەر ئەوەیە لەگەڵ یەکا شەڕکەین من لەگەڵ ئەو مامۆستایە ئەو لەگەڵ من ئەو لەگەڵ ئەو هەرێکی گروپیە دروستکەین خۆمان سەرخەین وتی مامۆستا ئەگە پرۆژەی زەخمت کرد بای 2 ملیۆن و 3 ملیۆن دۆلار فعەلەیکە بیجگەرە فرۆشەکان خۆت بگەێنەر جگەرە فرۆشەکان پارەی چاکە بن وتم دەوەرە باوکم کابرایەکی موسڵمان لە جیاتی ئەوەی بڵێ بڕۆ مامۆستا ئەو برایانە بانکە بڵێت کۆمەڵێ پارەتان پیا کردووە بەسەتەوە بە بکەن واللهی براکانم لە خۆشەویستیمە و قسەتان بۆ یا ڕەبی خوایە ئەم مامۆستا عادیلە لە دنیا ڕوو ڕەش بکەیت ولا ڕۆژی قیامەتا لەگەڵ هامان و فیرعون حەشری بکەیت ئەگەر حەز نەکەم هەمووتان ئاخر مۆدیلی سەیارەتان پێ بێ ئاخر مۆدیلی ڕیشەکەتان دابێنن نەک بیتاشن ڕۆنی لێ بدەن هەمووتان ژنەکانتان حیجاب بێت هەمووتان مناڵەکانتان بە ئەخلاق بێت هەمووتان جوانترین ڤێلاکانی بەریتانیا هی ئێوە بێ خوایە من پێم خۆشە خۆم کرێکی بم بەس موسڵمانانی ئەوروپا هەمووی لە خانووی حەڵاڵا بێ ئەوە خۆشەویستی منە بۆ تو من دەست ماچ ئەەکەم پێت ماچ ئەەکەم ئێمە لە حرام دوور نەکەوینەوە خوا زیاتر زەلیلمانەکە خۆشەویستان ما نبت شعر من حرام فالنار أولى به قسم بخوا مامۆستا عادیل وتار بۆ ئێوە ئەخوێنی حرام پێیاکە ئەو مووە ئەبێ بستوێ لە جەهەنەمە قسەی مامۆستا عادیل و فڵان نەتان خەڵەتێنێ ڕەحمەتی خواتان لێ بێ